سڵاو ڕێز خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێمە ڤیدیۆیەکی نوێ ئەوڕۆ ریاکشن وەروە برێکداون لە بۆ ترێلەری فیلمە نوێیەکەی جاستس لیگ دەکەین کەوا ڤێژنی زاک سنایدەر دەرهێنەری ڕەسەن ترێلەرێکی مین ترێلەر واخود ئۆفیشەڵ ترێلەرێکی تازە بۆ بڵاو کرایەوە دیمەنەکانی پێشوو یاخود ترێلەرەکانی پێشوو بێگومان تیزەر بوون ئەو جاران ترێلەری تەواومانەیە تاکو ئێستا هەموو ترێلەرەکەم نبینیوە پارچە پارچەی بیدایەتیم بینیوە بەڵام هەر مەجال نەبوو ریاکشنێکی لە بۆ دروست بکەم دەویستانیشم پێکەوە بۆ یەکەم جار هەر هەمووی پێکەوە ببینین و ریاکشنیش تەواوی لە بۆ دەکەم وەروە هەوڵ دەم برێکداونی لە بۆ بکەم واتە ئەو شتانەی کە تی دەگەم بێگومان هەمووی بەجارێک تێناگەی من پێویست چەند جارێکی کە سەیری بکەمەوە تاوەکو برێکداونی تەواوی بۆ بکەم بەڵام ئەو شتانێک کە تی دەگەم سەرەتا تێتان دەگەێنم کەوا چییە چ نییە ئەو شتانێک کە تێژ نەگەیشتم یاخود هەڵم کرد یاخود نەمناسیوە کا دەکەم لە کۆمنت ئاماژەی پێ بکەن تاوەکو زۆرترین خەڵکاکە دەریۆ فیلم بێگومان کە فیلمەکەش بڵاو کرێ ڕیڤیو تەواوی لە بۆ دەکەم ترێلەرەکە دەبینین ریاکشنە بۆ دەکەین برێکداونی لۆ دەکەین بۆ تکا دەکەم تا کۆتایی بینەر بن لایک و سابسکرایب لەبیر نەکەن بۆ دروستکردنی ڤیدیۆ ریاکشنی دیکە لە بۆ فیلم و ترێلەری فیلم و یاریەکان بارەس پێ بکەین سەرەتا ڤیدیۆکە 2 دقیقە 26 ثانیە و یەکسەر بە میوزیکێک دەست پێ دەکە و ئەجای زۆر ڕای ناگرم ترێلەرەکەی دەمە یەکەم جار هەندێکی ببینین ریاکشنەوە ببینن دواتر چیکردنەوە لە بۆ دیمەنەکان دەکەم ئێستا بۆ منە لێکوانە بیداەتی سوپەرمانی ئەگەر ببینی شتێک لە هەوایەک لە دەوی دەردەچێتنەوە هەوایەمانەتی هێشتان زیاترتان دەکەێنم زاک سنایدەر مەبەستیتی ئەو شتە نیشاندا هەوایەکە ڕۆی میوزیک من گادێم میوزیک زۆر ڕاقیە مەبەستی سوپەرمانە I had a dream. Almost like a premonition. Dark side. There's an attack coming. Dark side. My lord, this world will fall. I need warriors. I'm building an alliance to defend ourselves. How do you know your team's strong enough? If you can't bring down the charging bull, then don't wave the red cape at it. ئەرم لێر ڕەنم دیتی هاوڕێ ئەوەی بیدایەتم هەموو بینیوە بەڵام لێر ڕەنم بینیوە ئەین تەقریبا بە موبایلی ئەوش خەتای خۆنە لە تویتەر شتانە بڕکم بینی ویستم ریاکشنی تەواوی لە بۆ بکەم ئەوە لۆگۆی سوپەرمانە بە باگراوندیش ڕەشە ئۆکەی ئینترێستینگ You were sent here for a reason. And even if it takes you the rest of your life, find out what that reason is. Damn it. Uh-oh. They said the age of heroes would never come again. Wow! It will. It has to. It has to. Yes, man. We live in a society Joker. where honor is a distant memory. Oh. Isn't that right? Batman. God damn, man. God damn. Just let him God damn. لەبەرەوەی بەس زاک سنایدەر بەڕاستی سوپەرهیرۆ دیسی دەبی زاک سنایدەری پێ بکەیت ئۆکەی هاوڕێیان هەندێک برێکداونی گوچووەکەش هەندێک برێکداونم هەیە شتێک تێگەیشتیمە بۆ نمونە ئەو ئەگەر بێت و فیلمی باتمان وی سوپەرمانت بینی بیدەزانی کەەوە ئەو هەوایی لە دەوی سوپەرمانی دەرێت سوپەرمانێکە لە پاوەڕەکانی سوپەرمانی ئەوەی کەەوە دەتوانێت هەوار لە دەی خۆی فرەدە زۆر بەقوەتی جا ئەو هەوایە کە لێرە هاوار دەکە ئەو هاوارکردنە کە دەدەتی زەبزەبەی دەنگام ئەها زاک سنایدەر مەبەستی کە ئەوە نیشامدە لەبەر چێ لەبەرەوەی ئەو لێرە مردنی سوپەرمانیە باشە لێکس لوتەر دەڵێت the bells been rung واتە زەنگوڵەکان لێدران کە مەبەستەکەی چییە ئەو هەوایە دەبین کەوا لێرە دەڕوە
ئەو هەوایە بەناو شارە تێکشکایەوەکە و شارەکەی و بەناو تاریچیشدا دەڕوا کەوا بە هەموو خراپەکارەکانی ئەو شوونانە بڵێکەوە سوپەرمان مردێک کە سوپەرمان لەو فیلمە بێگومەوەکو خۆیان سیر دەکرێتەوە هێزیشی کەسەکەەوە هێزیشی یەکجار گەوری هەیە کە بەهیز نامریت جام لە ڤێرژنی جەستس لیگی 2017 بەو شێوازە لێرە بازنی بەو دیمەنانەمان نبینێ بێگومان ئەوەسن دیمەنی باتمان وی سوپەرمانە بەڵام لە ئەنگڵچکەوە تەماشا دەکرێت ئەوجارە ئاماژەی پێدرایە Out in the dark دەبین کەوان دەک لەو شتانە دەستکاری دەکە کاتێک و هەوایە دەڕوان چکە هەوای دەوی سوپەرمانی زۆر بەقۆتە هەتا دەرێ هەتا خراپەکارەکانی ناو ئەستێرەکانیش دەزان کەوا سوپەرمان لەسەر زەوی مرد ئەوەش ئەمازۆنیەکانە ئەوەش تێمپڵەکەیان سوپەخەی سوپەرمانە سوپەرمان مرد ئەوەش خەونەکەی بروسوێن هەرچەندە لێرە بێگومانم لێکوانە بروسوێن دەڵێ من خەوێکم عنی لە خەومدا مەسەرەن ئەو دیمەنە لە باتمان وی سوپەرمان نیشاندا وەکو خەونێک نیشاندا بەڵام لە ڕاستیدا ئەوە خەون نییە ئەوە داهاتووە کاتێککە سوپەرهیرۆەکان شکست دەهێنن کاتێککە شەڕ لەگەڵ جەماعەتی دارکسایدی دەکەن لەگەڵ ستێپن وۆلفی دەکەن لەگەڵ ئەوانە بۆیەش ئەو فیلمە چوار کاژمێرە من پێم وایە 100% وە خەڵکەکی زۆریش پێی وایە ئەو فیلمە دو سعاتی بیدایەتی باسی شەڕی باتمان و وەندەرومن و ئەکوامان و ئەوانە دەکەن لەگەڵ ستێپن وۆلفی بە شەڕ دێن دەدۆڕێن بۆیەش جیهان دەستە ناو ئەو دیمەنەی فیلمەکەی دەکاتە ئەو سەردەمەی ئەو سەردەمە داهاتووی دنیا هەموو وێران بووە بەڵام باتمان لێرەش لەو جیهانەی لەو داهاتوی جۆکەرمان هەیە خۆی جۆکەر لە بەشی یاخۆ لە ڤێرژنی جەستسلیگی 2017 نەبوو لە سکریپتەکەش نەبوو تا لە داقیقەکەش نەبوو زاک سنایدەر 2020 ئەو کارکتەری زیاد کرد لێکوانە هەرچەندە کارکتەری جۆکەر پێشتر لە فیلمی سوسای سکواد هەر تێکەڵی دنیای دیسیە هەیە بەڵام لەناو فیلمی جەستسلیگ نەبوو چەند بۆکو چەند نیشانەیەکیش پێشتر زاک سنایدەر ئاماژەی بە جۆکەری کرد بۆ منە دەمانچەکەی دەستی باتمانی یاخود لەو کارتێک لە بیدای ترۆلەری ڕابردوو نیشانی دەدا لە نیشانەکەی جۆکەری کارتەکەی جۆکەری بۆیەش لێرە جۆکەر قسەی زۆر سانزاشش دەکات هەرچەندە من لە سەرەتا ناوەڕاستم کۆتاییم تێکەڵ کردی بەڵام دەبێت بابەتەکانم یەک بگرتەوە قسەیکی زۆر جوان دەکەم و بە زمانێکی سەیش سە دەکەم We live in a society ئازای خوشیە وایە جۆکەر لێکوانە وەکو کەسێک وایەکەوە کەسێکی زۆر میهمە مەسەرەن خۆی پێ زۆر میهمە لە دەرەوەی کۆمەڵگەیە دەرەمە لە کۆمەڵگایکی دژنیان بەخۆی زۆر لە کۆمەڵگایەکە گەورەترا جۆکەر هەرچەندە جۆکەرەیەکوانە جۆکەرێکی جیاوازە لە چاو جۆکەرەکە هیت لە جەر بێگومان زۆر خەڵ نەخێ لاسەوی دەکاتەوە نەخێ لاسەوی ناکاتەوە جارڵ دێتەوە لێ ڕاگەیانکەوە جۆکەرەکەی زۆر جیاوازترە بەڵام کاتی پێ نەدرا بۆ شێوازە باسی بکە جۆکەر دەڵێ چی دەڵێ we live in a society من ئێمە لە کۆمەڵگایەک دەژین کە where honor is a distant memory کە شەرەف میمۆریەکی لەبیرکراوە یاخود زۆر دوورە کاتە لە شوێنێک دەژین کەوا شەرەف نماوە یاخود ئۆنەر نما لێرە جۆکەریش دچی پۆلیسی لەبەر سواتی لە بەڵا پێم وایە بیرلۆزەی چمێرە بەوەی ئەوە لە کۆتایی فیلمی سوسای سکواد ئەگە بینیوتانە کاتێک جۆکەر هاریکوێنی یاخود لە ناوەڕاستەکەی هاریکوێن ڕزگار دەکات لە ڕێگەی پۆلیسەوە لەوانێ هەمان زلێک بی لە بەریتی ئارتان لەو فیلمەی گوتیان جۆکەر مردیە بەڵام بێگومان نامی جۆکەر لەو فیلمی نەمردیە ئەجا جێبدەنا دیستنتەکەی نارە دیستنس دەرێت دیستنس وشی بێ فسە زمانە جوان جێبدەنێکوانە سوگە فسە زمان بی دیستن تئیناو لەدە لەبەر چیە لەبەر ئەو کارکتەرە ئەو جۆکەرە کاتێک باتمان زۆر ناوازێ لێرە کارکتەرێکی ناوازە دەبی و زاک سنایدەر بیرۆکێکی جوان لە بۆی هەیە وەروە چەند شتێکی دیکەشمان هەیە ئەوە داهاتوەکەی کە باسم کرد کە جیهان وای دێدێ بەڵام لە ڕێگەی فلاشەوە فلاش لە ڕابردوو داهاتوی تێئانی لە ڕێگەی فلاشەوە ئەو کێشەی عیلاج دەبیدێنەوە سەر ڕابردوو سوپەرمانی زیندی دەکەنەوە ئەوە بێگومانەوە سپۆیلەرە بەڵام جەستس لیگ بێگومان زۆربەتان بینیتان چکە فیلمە ئەو ترێلەرە هەموو فیلمەکەی سپۆیلەر کردی لەبەری فیلمەکە هەیە ئەوەش دایانەیە لەو شوێنەیەکەوە سێ شتێک ئەنتیکەکەی لێ بۆکسەکەی ئەو سێ بۆکسەکەی کەەوە ستێپن وۆلف لە دوی دەگەڕێ
ئەوەش دارکسایدە خراپەکارێکی کە لە ڤێژنی 2017 و دارکسایدەر لادرا کە بێعقڵیان کرد لایەندا بێگومان There's an attack coming. ئەو دیمەنە یەکجار ناوازە دەبێت بێگومان پێم وایە ئێرکوانە ئەوە زەویە پێم وایە ئەوە زەویە لەبەرەوەی زۆر بێک دەچی پێم وایە ئەوە زەویە لە داهاتوو کاتێک دارکساید براوە دەبی لە شەڕەکەی بۆیش باتمان پێویستی بە یارمەتی هەموو کەسەکە ئەوە نیشانەی دارکسایدە نیشانەی ئۆمێگایەکە گادۆڤاریش تەقریباً نیشانەی ئۆمێگایە ئەوە گریک مەثۆلۆجیەم یعنی ئەفسانەی یۆنانی کۆنە ئەو نیشانەیە پێم وایە باتمان پێویستی بە یارمەتی جۆکەریش دەبی بۆیە جۆکەریشی هەلەگەڵە لە داهاتوە دوورەکەی My lord. ئەوە شتێپن وڵ بزانە ئێرەش جێکی جیاوازە بۆیە قسەیە کە دەڵێم There's an attack coming. لێرە ستێپن وڵفی تێدانی وایە لێرە ستێپن وڵف نییە ئەوە داهاتوە ئەوە زەویەکەی کە داگیریان کرد دارکساید ئەوە زەویەکەی ئەوە دوو خراپەکارە نوێیەکەمان کەەوە دوو کارکتری کۆمیک بچینە لە بۆ دارکسایدی کار دەکەن بزانە ئێرە جێچکیە ئەوە پێش شەڕەکەیە دەری My Lord this world will fall دەرێ جیهانە کاول دەکەن بێگومان جیهانەکەش کاول دەکەن واتە ئەو دیمەنە پێش ئەو دیمەنە My lord. This world will fall. ئەو لەگە ئامازۆنیەکان بە شەڕدێن لێرە ئەمازۆنیەکان هەم دەکوشی بزانە جلوبەرجی ستێپن وڵفی کورە زۆر ناوازەیە لە چاو جلوبەرگە ناخشیرنە پیسەی 2017 کە جۆسویدن دروستی کرد بەڕاستی ئەوە تەواوە ئەستا ئەوە جلوبەرجی تەواوە I need warriors. ئەوە لێرە باتمان لە دوو باتمان لە دوو ئەوەی دەگەڕێت سوپەرهیرۆیەکان دەگەڕێت جام ئەو فیلمە بۆ سەری 10 ساڵانەکە دیمەنی توندی وەڕوت و دیمەنی خوێن نۆشتانی زۆر تێدا دەبێت جام I need warriors. ئەگەر لە بیرتانبی لە دیمەنی 2017 دایانە بۆمبێک پوچەڵ دەکات و یاخود زانتەیەکە بۆمبەی تێدا فڕێداتە دەرێ لێرە ناکاتە دەری لێرە نەژوور دەتەختەوە تا فیلمەکە تونترەوە تەقینەوەی تێدا I'm ژوور building an alliance. ئەوەش ئاکوامان چەند دیمەنێکی نوێکەنەمان بینیوە ئەوەش داهاتوەکەی کە باسم کرد ئەو فیلمە هەرچەندە لەو تڕێلێ پێمان دەڵێ کەوا داهاتوو خەونەکەی باتمانە بەڵام داهاتوو خەونەکەی باتمانی نییە داهاتوو بەڕاستی لێرە ڕوودەدا و ئەها دەبین چونکە سایبۆرگ ئەو جلوبەرگای ئەو شتانەی نییە باوەڕ ناکەم شتانە ناو جسمی سایبۆرجی هەبی تەنیا لە داهاتوەکەی لەوانەیە کۆی کاتە چکە چێت دەوروبەرەکەشی بکەین ئەمان ڕەنجی داهاتوەکەی هەیە کە باتمان دەڵێ مێمۆریەکە ئەوەش فلاش ئەوەش ئەو دیمەنانە هەبوو لە 2017کەی دێژن 2000 بەڵام لێرە کەرارەکە زۆر گۆڕدرا How do you know your team's strong enough? If you can't bring down the ئەوەش ئەوەیە bring down the ئالفەردە charging bull and don't wave the red ئەوش کاتێک کە باسی سوپەرمان cape دەکەن at it. ئەوەش سوپەرمان نیشانەی سوپەرمان بەڕەشی دا ئێستا زیاتر باسی دەکەم کەوا جێکی سوپەرمان لە بۆ چڕەشە ئەوش خۆشەویستەکەی سوپەرمانی ئەوە لێرە سوپەرمانی لەوانێ ببینیم لە دیمەنی ڕابردە ترێلەر یەکەم ئێرەمان نەدیت بەس تەنیا ئەو لێدانەمان دیت ئێستا ئەو لێدانەش دەبینیم لەو زەویەی دەکا ئەو زەویە کاملی دەگۆڕی ئەوش باوکی ئەوەی سوپەرمانی ئەو سوپەرمانە ئەوەش باوکەکەیتی ئەوە دیمەنی باتمان وی سوپەرمانەوە بزانم ئەوە ئەو باوکەی سوپەرمانیەکەوە لێرە ئەوەی کردیە سوپەرمانی ینی خود کلارکی لێرە گەورە کردیە ئەو دەنجیویشە You were sent here for a reason. لێرە تۆ بە مەبەستێک نێردرای ئێرکوانە ئێستا بیردۆزەیەکشم هەیە لە سێکوانە ئەوە بزانم ئەو کاتیەکەوە فلاش ڕابردوو داهاتوو تێکەڵ دەکە پێم وابی ئەو کاتەیە And even if it takes you the rest of your life, ئەوەش فلاش ئەو کۆتا find شەڕەوە out what that ئەوە زیندوی بۆ سوپەرمان لێرە reason is. ئەوە جلە سوورەکەی وەکو ئەو شوێنەی کاتەکان لە فیلمی سوپەر یەکەم فیلمی سوپەر مانەفستیل کاتێکەوە یەکەم جا دێو بفری هەمان دیمە دووبارە دەکاتەوە لە پاش زیندووبوونەوەشی لە ڕەشەکەی دەپۆشی سوپەرمان لەبەر ڕەشەکەی دەپۆشی لەبەرەوەی مرد نیشانەی مردنی تێدایە بێگومان ئەوە لەبەر هەندێ ئەو جلێ دەپۆشن زۆر جوانە جڕ ڕەشەکەی زۆر جوانە ئەوەش تانکەکەیتی کە وەرمەشین زاکنادەر بۆی دەڵێ وەرمەشین بەو تانکەی باتمانی و تانکەی زۆر زەبەلاحە دەبابەیە دەبابەی باتمان یەکەم جارە پشتی وە بینی ئەوە گەشتەکەیە ڕابرداتون He said the age of heroes would never come again.
لەو دیمەنەی بێزار نابم کورە زۆر نازدارە بەڕاستی هەنری کاڤڵ وەکو سوپەرمان تۆپ باوەڕ ینی هیچ کەسەش کەم نایەتە پێشچای وەکو سوپەرمان ئەو زە ڕەشەی پۆشیە چاوی شەحن دەکاتەوە کوری زۆر نازدارە زۆر ئەو لە قتێ زۆر نازدارە بەڕاستی وەختە شێت بمە فیلمە تاوەکوم 8 بڵاو دەکرێتەوە 4 سەعات لە سێک تەماشاکەم پێ ڕاوستان It will. It has to. ئالێست باتمان لەگە دایانە قسە دەکات دەڵێ دەبی سەردەمێکی نوێی سوپەرهیرۆیەکانە دەست پێ بکاتەوە زاک سنایدەر جاستس لیگ ئۆکێ گوتمان باسی ئەومان کردکەوە ئەوە داهاتوەکەیە جۆکەر باتمان لەوانێ داوای یارمەتی تەنیا لە جۆکەری بکە ئەنی داوای یارمەتی هەرم کەسە شتێکە تاوەکو بگەڕنەوە ڕابردوو ئەو شتانە بکەنەوە لێرە It's a distant memory. is a distant memory ئەو جۆکەرم زۆر خۆش دێت لە ڕاستی دێستاوە زۆر باشتر یعنی پلان قژی درێژە Isn't that right? باتمان تاتوێکانی سەردەمچاویشی هەمووی لا بردیە شکلی جۆکەرە بەڕاستی ڕاستی جۆکەرەکەی سۆسای سکوادی جۆکەر نەبوو ئەوە جۆکەری تەواوە ئەوە جرالیتۆ ئەو جرالیتۆ ئەو جرالیتۆ باسی ئەوەی دەکرد ئەو شکلی دەکرد نازدارە بەڕاستی خۆشەویستان و بەڕێزانم ئەوەش ئەم ریاکشن و هەم کورتە برێک هەرچەندە هەموو شتێکم باز نەکرد بێگومان بەڵام کورتە برێکداونێک بوو لە بۆ ترێلەری فیلمی جاستس لیگ هیوادارم بەدڵتان بوو بی ئەگەر هەشتێکم لەبیر کردێت تکا دەکەم لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن چیم لەبیر کردی وەر و دەمێ بزانم چیە چاوەڕوانی ئەو فیلمەیە بەڕاستی چکۆ فیلمێکی نازدارە فیلمێکی ناوازە دەبیتن ئینشاءالله 4 کاتژمێر ئەگەر حەز دەکەن زیاتر لە ڤیدیۆیەکی دیکە زیاتر ڕوونکردنەوەتان لەبەر دەمکەوە بۆچی ئەو فیلمە بۆ شێوازەوەی لێ هات 2017 بڵاو کرایە بەڵام دووبارە بڵاوی دەکەنەوە گەو کەسانی کە نازان ئەگەر حەز دەکەن لاکی ڤیدیۆ بکەن سبسکرایب کۆمنت بنووسن بە ڤیدیۆ ئینشاءالله باس دەکەم ئەز خۆشەویستم قوڵ بکەن تا ڤیدیۆ دیکە خواتان لەگەڵ